بهر حال برانی بەڕێزم لەبەرەوە ئەوەی کە زۆر مهمە ئیسلام گۆڕانکاریەکەی کەکەی مهمە هی ئەوە نییە بە سادەی گۆڕانکاری بکرێت گۆڕانکاریەکی ڕیشەیە لە ناخی ئینسانایە لە قەناعەتەکانایە پێویستە ئینسانی مسلمان عاقڵ بێ واعی بێ زیرەک بێ پشوو درێژ بێ ئەم پەیامی پێغەمبەرانە وا وەرگرێ شارەزای زانیاریەکانی مەبەست ببێ شارەزای زانستیەکانی هۆکان ببێ بزانێت چۆن بەم هۆیانە دێنە پێشەوە باشترەتوانی هەنگاو هەڵێنینەوە گۆڕانکاری حتمما پێویستە بەو شێوەیە ڕوو بدە گۆڕانکاری لە سەرەتای ئیسلامیشەوە ئاوا بۆ پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام کە هاتووە بە یەکەم کەسی فەرمووە من پێغەمبەری خوام من وحیم بۆ هاتووە من جبرائیل هاتووە بۆ لام هاوای فەرمووە فەرموویەتی اقرأ سورەتی دووهەم نون والقەلەم وما یەسطڕون یەکەم شتەوەی دەستی پێکردووە خوێندنەوەیە دووهەم نووسینە لەبەر ئێمە پێویستە لە خوێندنەوە نووسینە پێشکەوین لە عیلما شارەزا ببین هیچ پەلە لە گۆڕانکاریەکان مەکەن وا مەزانن ئێستا وڵایەکێتی ڕوخێ و کوڕە فریا ناکەین کۆیکەینەوە ئەو کوردستانی ئەمە گۆڕانکاریەوە تۆ دراسی 150 ساڵی کە هەر ئاوا بووە لە ئیمارەتەکانەوە بهێنەوە بە زمانی دروستبوونی ئەم حکومەتە تاغوتیانەی دەوروبەری خۆمان و دابڕکردنی ئەو کوردستانی ئێمە بەو سنوورە مەلعونیە بەو سنوورە لەعنەتیە و هەروەها دابڕبوونی خەڵکی دیسان بەسەر حیزبایەتی و عەلمانیەتی و ئەنواع وەشتاڵ شتی تری گۆڕانکاری ئێمە پێویستە لەسەر ئەساسێکی منهەجی قورئان و سنەت عەقائیدی قوڵ دیدێکی ڕۆشن و واضح دیدێکی بەرفراوان ئاسۆیەکی ڕوون خەتێکی ڕوون استراتیژێتێکی دیاریکرا و قۆناغەکانیمان دیاری کردبێ وزەکانمان بەگەڕ خستبێ بەخوای پەروەردگاری ژارنەتی دەرمان بێ هەموو توانین بە هەمووشمان ئیشەکانیشمان بکەین حەمد ناوێمەوەی ئەوەی هەستی پێکەینەوە سێمانگومان بەڕێ کرد بەڵام بە فەزلی خوای گەورە هەنگاوێکی زۆر محتەرەم چوینەتر پێشتر ئیش و کارەکانمان بەقوترە ڕوە زۆر زۆروریە 22/6/2009 بە پشتیوانی خوای پەروەردگار هەر لەم ژوورەیە مؤتەمەری عامە گیرێ ئەندامەکان بێنەوە مناقشەی دەستورە کرێ مناقشەی تعلیماتەکانە کرێ خوتەدانرێتەوە بۆ ساڵی 2010 هەتاکو ئەو کاتە لەبەرەو ضروریە ئەم برا بەڕێزانەوانی ئەندام نین خۆیان بنووسن کە ئەندامن ئەندامەتێکەش 10 یۆرۆیە کە ئەبرا بیدا ناوی خۆی بنووسێ ئەو برا بەڕێزانی لە سەتاسێکیان لەسەر خۆیان کردو بە عەهدێک کە بیدەن بۆ پێشخستنی ڕەوتەکە لە سەتاسێکە پێوەی پابەند بە هەر داینە لای خۆ تا بگەینێ و تا ئەمانگەی پێ و وەریەگرین و ئیش و کاری خۆمانە ڕاتە پێشترەوەی سەبەقەیەوەی خێرە کتێبەکانتان بیرە خەمەوە 35 کتێبە حول قوتی خوای گەورە هەمووی چاپەکەین و ساڵی 2009 بێت پێشتاوەبوونی ئومێدمان هەیە کە ئینشاءالله هەمووی چاپکەین و ئەو برا بەڕێزانە شەریەکەی نسخەی خۆی تێگەیشتوێ بە حول قوتی خۆ گۆڕانکاریەکان ئاوا دەست پێکە ئێحتیمام بە خۆتان بدەن هەر یەکە لە ئاستی خۆیەوە شەخسی خۆی بزانە چەند گۆڕانکاری بەسەر خۆیان هێناوە چۆن ئەتوانێت ڕەوتێکی وا بە قووەت دروست بکە کە ئینشاء الله تعالی گۆڕانکاریەکی جەزری لەسەر دروست ببێ خی گەورەمان کە بە ئەداتی قەدەری خۆی بۆ ئەو گۆڕانکاریە بۆ خی گەورەمان کە بە ئەداتی قەدەری خۆی بۆ ئەو گۆڕانکاریە بۆ سەرخستنی دینەکەی بۆ بەرزکردنەوەی ئاڵای تەوحید لە کوردستانە جارێکتر بۆ دروستکردنی دارالئیسلامەکە سەروەری شەرع هەمومانە حەسەینەوە خی گەورە یارمەتی دەرمان بێ وەقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.